مۆڵەتی تایبەتی هەیە تایبەتە بە ئۆتۆمبیلی تایبەت دەچی ئۆتۆمبیلی بار هەڵگر لێ دەبێت تڕێلێ لێ دەبێت فێری دەکەین دەستپێک چۆن دێتە ناو شەقام هەندێک جار زۆر زۆر دوای دەخەن لەسەر شتێکی زۆر بەسیط ساقیتت دەکەن وای کەسێک شایانی سیاقەت و ئیجازە نەبێ بەڕاستی لە سیستەمە دەرناچێ من ئیجازەم نەبووە لە ئیجازەیەشتر هەیە کە تەزویریشە توانیتمان ئەوەی هەمانە بیانگەێنین بۆی بتوانین شوفێرەکی تەندروست دروست بکەین بەرنامەی ترافیک ئەم جارە باز لە بنەماکانی شۆفێری لێهاتوو کارامە دەکات چونکە شۆفێر لە ڕووی ئەخلاقی و واقعیەوە بەرپرسیاری یەکەمە لە ڕووداوەکانی هاتوچۆ ئاشکرایە کارامایی یەکێکە لە گرنگترین بنەماکانی هاتوچۆ و بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەنجامی خراپی شۆفێریکردن ڕوودەدات ترافیک دەیەوێت بە دوواداچوون بکات بۆ چۆنیەتی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و ئەو مەرجانەی کە پێویستن بۆ ئەم مۆڵەتە ئەو کەسانێک کە سەردانمان دەکەن لە بۆ وەرگرتنی مۆڵەت خیندەواریان هەیە و خیندەواریشیان نییە ئەوانەی خیندەواریان هەیە کە گەر مۆڵەتی تایبەتیان بێ ڕاستن مۆڵەتەکەیان ئەنی فۆرمەکەیان پێ دەدەین بەڵام ئەگەر عمومی بێتن خیندەواریش بی ئەمە داخلی نووسینگەی دەکەین نووسینگەمانە لایە بە قائیمە ڕۆژ هەر نووسینگەی 35 کەسی هەیە ئەمە هەفتانە لە بۆی دەنێری ناوەکان لەوێ زابطەکان دەچن هەفت ڕۆژ هەر زابطی سعاتێک دەچی دەرسی لە بۆ شەرح دەکاتن لە پاشان دێتۆ لایمە فۆرمەکەی دەدەینێ ئەوە بەنسبەت خیندەوار بەنسبەت نەخیندەوار خصوصی عمومی دەچیتە نووسینگەی هەمان شێوە باد دەچی ناویان بە قایمە دەڕواتن هەف ڕۆژان دەرسیان لە بۆ شەرح دەکەن پاشان دەگەڕێتەوە فۆرمی دەدەینێ بۆ ئەوەی کەسێکی باش دروستکەین شوفێریش تەندروست بۆی بچتە سەر شەقامەکان لێرە تەنها ئیشیمە ئەوەیە ئەمە فۆرمی پێ بدەین کە فۆرممان پێدا تعلیماتی کە لە کاتی دەگەویتە ناو تاقیکردنەوەکان زۆر حالەتمان هەیە ئەو کەسێکە دێت لە فۆرمی گومان ئەوەمان هەیە کە ئەو کەسە لە ڕووی نەفسیەوە تەواو نییە لێرەمە نووسراوی لە بۆ دەکەین لە بۆ لیژنەی پزیشکی ئەوان وەڵاممان دەدەنەوە ئەو کەسە شیاوە لە بۆ لێخوڕین یان شیاو نییە یان بەنسبەت ئەوانەی کەم ئەندامن یان ئەوانەی چاویان تەواو نییە هەمان شێوە لێخوانەمە نووسراویانەوە دەکەین بۆ ئەوەی بەو شێوەیە نەچنە سەر شەقامەکان بۆ لێخوڕنی سیارە پێشوەختەمە پێشبڕکە لە ئیشەکە دەگرینەوە و زۆر حالەتشمان هەبووە لە ناو ساحەیترە لە کاتی تڕاکردن کە دەرکەوتیەوە کەسە سایقنیە و ناتوانانی مۆڵەتی وەربگریتنی یا ناتوان شفێری بکەمە هەر لای خۆمانەوە ڕای دەگرین کە ئەو کاتە خۆی بە تەواوی پرۆفشنەلی فێر دەکە ئەو کاتی دەگەڕێتەوە لامان ئیشەکەی خۆی درێژە پێداتن لەبەر ئەوەی ئەمە ڕای دەگرین ئەو شەخصە لە ناو گۆڕەپانی ترا کە ناهێرین تڕای بکە ئەنجام بداتن تڕایەکەی دەبێت هۆی ڕووداوی هاتوچۆ هەموو مەشمان ڕۆژانە دەبینین ئەو کارە ساتانەی ڕوودەداتن کە چەندان ڕووداوی هاتوچۆ چەندان کەس ڕۆژانە بەهۆی ئەوە پابند نەبوونی ڕێمایەکانی هاتوچۆوە تووشی ئەو حالەتە دەبن لەبەر ئەوە ئەمە ڕای دەگرین دەمانەوەی باش فێربی تا ئەو حالەتانە ڕوونەداتن. ئەگەرچی ڕێژەیەکی زۆری ئەوانەی هەوڵی دەرهێنانی مۆڵەت دەدەن لەم تاقیکردنەوە دەرناچن ئەم ڕێژە زۆرە لەلایەن پۆلیسی هاتوچۆ بە ئەرێنی وەسف دەکرێت کە ناهێڵن خەڵکی ناشۆفێر بخرێتە سەر شەقام بەڵام فێرخوازان ئەم دەرنەچوونە بۆ خراپی سیستمەکە دەگەڕێنەوە کەم کوورەکان بۆ نمونە ئەمە لە شەقامەکان کە دەڕۆین پێویستە بریانی هاتوچۆ شوێرەکان ئاگادار بکەنەوە کە هەر سیارەشی فێرکردیتان بینی نووسینگەکان خەڵکی کە هاوکاریمان بکە بۆ نمونە سیارەکان
هاوکاریمان بکەن زۆر لە دوومان نەڕۆن لێمان نزیک بن لەبەر ئەوەی حادیسا ڕوونەدا. بەڕای من لەو سیستەمە بەباشی نازانم لەبەرەوەی هەندێک جار زۆر دوای دەخەن لەسەر شتێکی زۆر بەسیط ساقیت دەکەن دوای دەخەن بۆ مانگێک بۆ 20 ڕۆژ بەڕاستی هەندێک جار شتەکانیش لەبیر ئەچێتەوە کە دەچی بۆ نووسنگەکەی یان خۆت فێرە ساقیەکەی. بەڕاستی ئەو سیستەمێکی پێشکەوتووە زۆر بە سیستەمێکی چاشی دەزانم و لەو سیستەمە کۆنەی پێشتر زۆر باشتر و بە چاکتری دەبینم و هەر کەسێک شایانی سیاقەت و ئیجازە نەبێ بەڕاستی لەو سیستەمە دەرناچێ من بە باش و بە چاشی دەزانم. بەپێی ئەم سیستەمە ئەو کەسەی دێت بۆ دەرهێنانی مۆڵەت دەبێت چەند هەنگاوێک هەیە جێبەجێیان بکات و مەرجەکانی دەرهێنانی مۆڵەتیش بیگرێتەوە. ئیدی دوای ڕەزامەندی ئەو بەشە لەسەر مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت هەنگاوەکان دەست پێ دەکەن. ئەو هەنگاوانەش لەلایەن کارمەند و ئەفسەرانی هاتوچۆ کە ڕاهێنراون لەسەر ئەم سیستەمە ئەنجام دەدرێن و هاوڵاتیان دەست دەکەن بە ئەنجامدانی تاقیکردنەوەکان. ئامانج لەم تاقیکردنەوەانە پەروەردە و فێرکردنی بنەمایی شۆفێریە بۆ ئەوەی ئەو کەسەی دەبێتە شۆفێر فێر بکرێت کاتێ دەچێتە شەقام بەرپرسیارەتی چییە و چۆن سەلامەتی خۆی و بەرامبەر و دەوروبەری دەپارێزێت و چۆن پابەندی یاسا و ڕێنماییەکان دەبێت چۆن ئەو یاسا و ڕێنماییانە بۆ پاراستنی شۆفێر و هاوڵاتیانی پیادە و ئۆتۆمبیلەکانە. ئەو تاقیکردنەوەانە وەکو سیستەم دانرایە دەبی ئاوا بیتن بۆ ئەوەی بزانین ئەو کەسە دەتوانێتن لە هەورازیان لە بەرزە بتوانێت لێ بخوڕیتنیان لە ڕقم هەشتا دەتوانانی ئیسیدارەکان بە جوانی لە بسر بەڵام وەکو پێویست نییە چکەگەر وەکو پێویست ئەمە تەماشا بکەین مەفروزە شوفێر بەر لەوەی مۆڵەتی شوفێری وەربگری شەقامەکان ببینێتن بۆ ئەوەی بتوانێتن کەسێک لێ دەربچیتن هەر لە ناو شارێک نەبی تەنها تڕای بکە یان ناو شارێک نەبی تەنها لێ بخوڕی بۆی بتوانین لە دەروی ئەو شارەش بتوانێت چۆن دائیرەکەیمە خاستن بەشی لە ئێڵمان تعبیر دەکاتن لە شارێکی بچووک لەبەر ئەوە ئەمن وەکو پێویستی نازانم یعنی وەک لەبەر ئەوەم پێم باشە سایق بچتە شەقامەکان و بەر لەوەی مۆڵەتی شوفێری وەربگری وەکو بەڕێبەراتی بەشی مۆڵەت کەمتر خەم نەبووینە بە هەموو لایەکم بە ئەزۆبات و بە ئەفسەر و بە پۆلیس و بە هەمووی توانیتمان تا ڕادەک ئەو کەم و کوڕی نەهێڵین بەڵام هیچ شوێنێک هیچ شتێکیش بێکەم و کوڕی نابێتن هەر کەسمان لە ڕاست خۆمان هەم لە توانیتمان ئەوەی هەمانە بیانگەێنین بۆی بتوانین شوفێرەکی تەندروست دروست بکەین وەکو سیستەم کەم و کوڕی نییە بەڵام ئەوەی ئەمن پێم باشە وەکو ڕئی شەخسی خۆم پێم باشە شوفێر بەر لەوەی مۆڵەت وەربگرێ سەر ئەنی ترایی جادەش ببینێتن یعنی شەقامەکانیش ببینێتن بۆ ئەوی بتوانێت شوفێرێکی چاونەتریز بێتن. بەشی مۆڵەت چاودێری و بەدواداچوون بۆ ئەو مۆڵەتانەش دەکەن کە بە ناوی ئەم بەشە دەرهێنراون بەڵام لە ڕاستیدا مۆڵەتی ساختن لەو کاتەش ئیجراعاتی پێویست ئەنجام دەدەن. هاتم مۆڵەتی شۆفەری نوێکەمەوە 2007 دەرمێناوە ئەوە بۆ جای دووەمە نوێکەمەوە ئێستا کە هاتوومە دەن تۆ ئیجازەشتت هەیە من ئیجازەم نەبووە دنێ ئیجازەیەشتت هەیە کە تەزویریشە یعنی زۆرم پێسە من جای دووەمە بێن نوێکەمەوە
تازە ئەڵێن ئیجازە تەزویرت هەیە ئێستاش نازانم ئەو ئیجازە لەکوێ هاتووە جەماعەت کە باس دەکەن دەڵێن مووس لە هەولێریش نییە ناوی سیانی منیشە وێنە منیشی پێوەیە بە زۆرم پێ سەیرە ڕسمە لەکوێ هاتووە چۆن دەرهاتووە تەمەن هەولێریش نییە ئەڵێ مووسڵە لام سەیرە بەخوا نە بەکارم هێناوە نە دەرشم هێناوە ئەم ئەسڵم هەر ڕکیورەکەم لە تەزویر و مخالفە بێتەوە پۆلیسی هاتوچۆ لە بەشی مۆڵەت نیگەرانن لە ئەدای ئەو نووسنگانەی کە بۆ فێرکاری فێرخوازان دامەزراون پێیان وایە کەمتەر خەمن و ئاستی فێرکردنیان لاوازە و ناتوانن بە شێوێکی کردداری باش هاوڵاتیان فێری لێخوڕینی ئۆتۆمبیل بکەن. لە بەرامبەر قسەکانی پۆلیسی هاتوچۆ و بەشی مۆڵەت یەکێک لە نووسنگەکانی فێرکاری پێی وایە ئەو بەشە هیچ ئاگاداری ڕەوشی ئەو نووسنگانە نین و نەچاودێری نە بە دوواداچوونیان هەیە لە سەریان ڕاشی دەگەێنن نیگەرانن لە ئەدای ئەو بەشە و پۆلیسی هاتوچۆ. بەنسبەت ئەو کەسانی کە دێنە لامان با بڵێن بیدایەتەکەی هیچ لە شۆفێری نازانی بەڵام وەکو معاملە فایلی وەردەگری دایرەی مرور تەحویلی مەدەکە ئەمە لێرانە 6 ڕۆژ محازەڕیان پێ دەڵێن لە محازەڕەکان هەموو زابتەکان لەخوای بەزیادبی ئامادە دەبن هەر زابتەک و محازەڕی خۆی هەیە تایبەتە بە مۆزوعەکی بۆ یاسا و ڕێنمایانەیە کە هەمانە فێری دەکەین دەستپێک چۆن دێتە ناو شەقام بە چه هەستەچی یان ئەو ترسێکە لە ناو قەلبیتی باوڵێن بە تایبەتی ئافرەت زیاتر ئافرەتان فێر دەکەم هەوڵ دەدەم ئەو ترسە نەمینێ کە ترسەکەی نەما فەنیات دەبی ئەو فەنیاتە لە ڕەمپۆ و ڕقەمەشتی ڕادەست پێ دەکەین نزیکەی 6 تایمی هەیە ڕەمپە و ڕقەمەش بەڕاستی ینی هەرچەندە ینی زۆر جار فێری نابن چونکە قیاسەکانی زۆر زەحمەتە بۆ ئەو کەسانی کە تازە شۆفێری دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا سوودێکی زۆر باشی هەیە قیاسەکانی ڕەسیفی بە تەواوی وەردەگری ئاوێنە یان چۆن بە ئیستاب دەڕوا لە جێ قەڵەباڵغی هەوراز و نووشیە و سانیەکان چۆن زەبەت دەکا لە سەروی بیستەوە لە ژێر بیستەوە پارکینگ جگە لەمانە فێری ئەوەش دەبی چۆن سارە بە بەک دەباتە گەراجێ بە تایبەتی لە هەشتەکەی هەشت و گەرازی بەکمان هەیە ڕەمپەکەش پارکینگی لەگەڵا کاتی کە ئەوە تەواو دەبی تەمرینی تکەی دەبی ئەو جەبەگ و پارکینگ و سوورانەوە قیاسی ڕەسیف و یوتێرنات و ئەمانە هەمووی بە شێوازەشی ئەوهاش پێی دەڵێن ئینشاڵڵا یعنی محاولە ناکەین کەم و کورتی هەبی لە کاتی تەدریب کەسەکە کە فێر نەبوو یان کەم و کورتی کەسەکەی چییە ترس بە دەرەجەیەک دەستیان زۆر توندە لەسەر سوکانی جاروایە ئاوێنەی کەم و کورتی هەیە خبرێکی باشی نییە لە ناو شەقام با بڵێن سایدەکان علامەتەکان لە کاتی تەدریب ئەوانە هەر هەمووی دەگۆترێتەوە یعنی من لە شاری هەولێرە زۆر گلەیشم کردیە سیستەمەکەمان سیستەمەکی باش نییە بەڕاستی دایرەی مرور نووسنگەکانی زۆر ئیهمال کردیە سەبەبەکەش چییە ئەسڵەن لێپرسینەوە نییە هەتا ئێستا مانگە کوچار ساڵە کوچار مانگە نووسنگەم بە شێوازی 19 خاڵی دانەدانە دەتوانن هەر هەمووی تەمەشاکەن هەتا ئێستا ینی نەهاتینە نووسنگەکەشمان لە بە نوێکەنەوە دووەم شتیان ینی هەتا ئێستا ئەمن گوێبیستی ئەوەی نەبووم دایرەی مرور داوای بکە کۆبوونەوەکمان پێ بکە بڵێ کەم و کورتیتان ئەوەیە یان ئێمە داوا بکەین بڵێن باباەوە کەم و کورتیمە چییە پێمان بڵێن یعنی دەورەمان لە بۆ نوێکەنەوە دەورەمان پێ بکەن ئەو شتە نوێیانەی کە هاتیینە پێمان بڵێن ئەو شتانە نییە لە مابینمان زۆر ینی هەرچەند داوان نیزامی عسکەرین و بەڵان نووسنگەکان ئەهلیە بەڵان هەردەبێ ینی پەیوەندێکی باش هەبی لە مابین نووسنگەکان و دایرەی مروری ئێستا من بە حەسرەتم
کەسێک بێ سەردانم بک بڵێ بابزانم چۆن تەدریبی دەدەیەوە لە ئەمن یەک بە خۆم ینی پێشنیارم کرد کە ینی ساڵێ بەلای کەمیەوە جارێک لە مودەریوی بپرسنەوە لەگەڵی بم بڕۆنە ناو شەقام زانەوە مودەری بە ینی بەکەرکەوەی دێ کە تەدریب خەڵکی فێرە سایقی بکە چەند زیرەکە چەند کەم و کورتی هەیە خۆمەش مرۆڤین ینی کەم و کورتیمان هەیە یانی پێویستیمان بە زۆر تعلیماتی هەیە هەتا ئێستا گوێبیستی ئەوەی نەبووم ئەمە زۆر پێشنیاری دیکەم گوتم سەعاتەکان زیاد بکرێ بە شێوەیەکی ڕسمی ینی لێ خوڕین لە شەوان هەبی یعنی لە ناو تایمەکان 1-2 سەعات لە شەوێ ترایان پێ بکەنی ئیجباری بی یان بێ لەوەش محازەرەکان بکرێنە ئیجباری یعنی جار وایە کەسەکە خەریج کولیە دەچی خۆی بە نەخیندەوار دەنووسی سەبەبەکە چییە؟ من وەکو یعنی ڕاهێنەر هەتا ئێستا ڕازیش نیم بە هەر کەسیش کە هاتە کنم دەڵێم ئەو 11 سەعاتە هیچ بە تەواوی کەسەکەی ناکاتە شۆفێر یان پێویستی زۆر بە سەعاتی زیاتر هەیە لە ناو شەقام لێپرسینەوە نییە کەسە کە مخالفەی دەکا بە دووری لەوانەیە بەس ترافیک یانی لە ترافیکی بدا مرورێک مەوجودە ڕقەمەکەی بنووسی بەڵام لە دەرێ دەبینی حتا پارکینگیان هەتا ڕاوەستانیان لە ناو شەقامەکان حتا یعنی هەمومان بەرپرسیاری لەو شتەی ئەوە هەمووی پیانی پێویستی بەوەی خەڵکەکە زۆر هۆشیاری هەبیتن لە ڕێنماییەکان یعنی بە دەرەجەیەک دایرەی مرور بە دەرەجەی 2 ئەمە هەر شۆفێرێک ئەگەر بێ و لەسەر ڕێنماییەکان بە تەواوی یعنی فێریان بکەین بە تایبەتی ئەو نیزامی کە هەیە ڕەمپە و ڕقەمەشتمان هەیە محازەراتمان هەیە و کەسەکە هەوڵ بدا بۆ خۆی زیاتر لێ فێربی طبعاً کەم و کورتی نامینێ و کەسەکانیش بە تایبەتی ئێستا بە ئەو گلەیەش بکەم کوڕەکانمان هەنایەنە نووسینگەی لە بۆ محازەرەکان هەر هەڵدێن هەر خۆیان بە نەخیندەوار حیساب دەکەن یعنی مەگەرە هەر پیان عیبە ئیشارەتە چیش پێ بکەن بەپێی ئاماری پۆلیسی هاتوچۆ لە بەشی سکاڵە لە دادگای هەولێر بۆ ساڵی 2017 و 2018 زیاتر لە 1615 حاڵەتی سەرپێچی بێ مۆڵەتی و ساختەکاری لە مۆڵەت دەست بەسەر کراون و دراون بە دادگای لێکۆڵینەوەی هەولێر بۆ سزا و لێپێچینەوەی یاسایی. لە کۆی ئەو ئامارە نزیکەی 1200 کە سزا دراون بە هۆکاری شۆفێریکردنی بێ مۆڵەت. هەروەها 85 کەس بەهۆی نەبوونی مۆڵەت و خواردنەوە کەحولیەکان لە کاتی شۆفێریدا سزا دراون. لەو ژمارەیەش 250 کەس سەرەڕای نەبوونی مۆڵەت ساختەکاریان لە تابلۆی ئۆتۆمبیلەکانیان کردووە. بەپێی ئاماری بەڕێبەرایەتی بەشی مۆڵەت لە بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر لە ماوەی ساڵانی 2016-2017 کۆی گشتی مامەڵەی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەت لەم بەڕێبەرایەتی شاری هەولێر زیاتر لە 118,000 مۆڵەت دەرچووە. لە کۆی ئەو ژمارەیە نزیکەی 80,000 مۆڵەت نوێکراونەتەوە. هەروەها زیاتر لە 600 ئافرەت مۆڵەتی شۆفێریان وەرگرتووە. ئاماری ژمارەی ئەو کەسانی لە تاقیکردنەوەی مۆڵەتی شۆفێری دەرنەچوون ڕێژەیەکی زۆرە. هیچ جێگای سەرسوڕمان نییە کەوا ڕووداوی هاتوچۆ یەکێکە لە کێشە گەورەکانی جیهان کە کاردانەوەی خراپی لەسەر کۆمەلگا دەبێت. ئەم ڕووداوانە چەندین کێشەی گەورە لە دوای خۆیان جێدەهێڵن وەک مردن و برینداربوون لە دەستدانی سەروەتێکی زۆر بەم هۆیە هەم وڵات و هەم کۆمەلگا تووشی زیان و زەرەر دەبن. ئاشکراش ئەم گرفتە لە هەموو جیهان هەیە و زۆر وڵات بەدەست ئەم گرفتەوە دەناڵێنێ. دیارە کوردستان بێبەژنیە لەم گرفتە و هەڵی چارەسەری بەردەوامیشەیە ئەگەرچی ئەو ڕووداوانە بەردەوام لە زیادبوونیشدان. ئیدی چارەنووسی ئەو شۆفێرانەی کە بێ مۆڵەت ئۆتۆمبیل لێ دەخوڕن و بە نایاسایی ئەو کارە دەکەن
لێرە چارەنووسیان یەکلایی دەکرێتەوە کە چ سزایەک چاوەڕوانیانە لە بەرامبەر ئەو هەڵەی کردویانە. ئۆتۆمبیلی تەکسی لێ دەخوڕی بەبێ مۆڵەت دنیا ئەدی چێ بە خۆت چی تەیە تۆ بە خۆت چت هەبوو پێشتر خصوصی هەبوو بەبێ هەر بەبێ مۆڵەت ئێستش تەکسیت بەبێ مۆڵەت لێ خوڕیە پێویستێ بچێ دادگای باشە. ئێرە دادگای هەولێرە ئەم دادگایە بەشی سکاڵای هاتوچۆی هەیە و لەم بەشە لێکۆڵینەوە و لێپێچینەوە لەگەڵ هەموو ئەو کەسانە دەکرێت کە بەشدارن لەم کارە نایاساییەی ئەنجامیان داوە. لێرە سەدان مۆڵەتی ساختە و بەڵگەی بێمۆڵەت و ساڵیانە ئۆتۆمبیلە دەستگیر کراوەکان بوونیان هەیە. دوای لێکۆڵینەوە دەدرێن بە دادوەر و سزای یاسایی خۆی بەسەر دەسەپێت تا باجی ئەو هەڵە بدات کە کردوویەتی. ئەو سەرپێچیانێکە لای ڕاوەنی لایمە دەکرێتن ئەمە ئیزراعاتیان لەگە دەکەین و لێکردنیان لەگە دەکەین بریتە لە چەند زۆرێک بۆ نمونە بێمۆڵەت بە بێمۆڵەت شوفێر ئۆتۆمبیلی لێ دەخورێتن ئەوە لەلایەن بەڕێبەراتی پۆلیسی هاتوچۆی هەولێر ناتوانانی ئیزراعاتی لەگە بکرێت ئەو تایبەتە بە دادگای تایبەتمەند ئەمەش لەلایەن بەشەکەمان پەڕاوی لێکۆڵینەوە بۆ دەکرێتن ڕاوەن لای دادوەری تایبەتمەند دەکرێتن دادوەری لێکۆڵینەوەی هەولێر دواتر ئیجراعات دەکرێت ڕاوەنی لای دادگای مختص تایبەتمەند دەکرێتن سزای یاسایی وەردەگریتن. جۆری ترمان هەیە مۆڵەتی هەیە بەڵام مۆڵەتەکەی تایبەتمەند نییە بە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی بۆ نمونە مۆڵەتەکەی تایبەتە تەکسی لێ دەخورێتن یان مۆڵەتی تایبەتە ئینشائی لێ دەخوڕی یان مۆڵەتی تایبەتە پیکەپ لێ دەخوڕی بار هەڵگر یان مۆڵەتەکەی گشتیە ئینشائی لێ دەخوڕی یان مۆڵەتەکەی گشتیە ماتۆسکی لێ دەخوڕی بە هەمان شێوە ئیجراعات لایمە پەڕاویان لۆ دەکرێتن. تونترین سزا مەسەڵەن بێ مۆڵەت تەبان بەند دەکرێتن و ڕادەگیرێ لە مای 2 ڕۆژ 3 ڕۆژ ڕادەگیرێتن دواتر لە دادگای تایبەتمەند جاری یەکەم وەقف دەکرێت وەقف تەنفیز واتە حکمی لەسەر دەردەچی مانگێک یان زیاتر لە مانگەچی بەڵام ڕادەگیرێ بۆ مدەیەکی دیاری کراوە. تەبان ئەوەی مۆڵەتی تایبەتی هەیە تایبەتە بە ئۆتۆمبیلی تایبەت ئۆتۆمبیلی تایبەت دیارە ئەمە قەمەرەی ساڵۆنە دەچی ئۆتۆمبیلی بار هەڵگر لێ دەخورێت تڕێلێ لێ دەخورێتن گەڵابی لێ دەخورێتن یعنی شارەزایکی ئەوتۆی نییە لە هاژوشتنی ئەوەی لێ زۆر جار ینی حادسەی گەورە ڕووداتن ڕووداوی گەورە ڕووداتن بۆ هەیە لە بۆی شارەزایی نیە ناتوانانی یان تەمەنەکەی نەگەیشتە وەرگرتنی ئیجازەی مۆڵەتی گشتی چون تەمەنەکە دەی 20 سات تێپەڕی مۆڵەتی تایبەت 18 سات ئەمە زۆرمان هەیە زۆرمان دایتە دادگای تەمەنی لە 18 لۆ 20 بووە نەیتانوە ئیجازەی گشتی وەربگریتن تایبەتی وەرگرتیە ئیجازەی تایبەتیشی هەبی نەفسی شت بەبێ مۆڵەت حیسابە. خوشتی من ئەتو نازانی ئەگە تابلوی پێوە نەبی ئەو سیارە لە ناو شاقان دەڕوە یعنی هەرچی بکاتە دیار نییە ئۆتە لە وێنەکەش وازعە هیچ ڕقەمی پێوە نییە لە ئەو کاتێوی لێ هاتێ لە نوۆی 2015 بڕیاری دەژیرکردنی ئەو شوفێرە هەیە. بەڵێ یاسایەکی باشێ یاسای ژمارە 86 ساڵی 2004 یاسای هاتوچۆی عراقی ئەمە ئێستا کار پێ دەکەین و لەگەر یاسا ئەمە چەندین ڕێنمایی ئەنجومەنی وەزیرانمان هەیە کە ئەوانە زۆر تەشدیدن یعنی زۆر سزاکەی توند کردیا جێبەجێ دەکەین بەڵام ینی هۆشیارەکەی هاتوچۆ بەڕاستی زۆر کەمە. سەبارەت بە وەرگرتنەوەی مۆڵەت ئەمە ساڵانی پێشتر چەندین ساڵ ئەمن هەب ماوەی 11 ساڵە لە دادگامە حالەتی گەلەگەلێک زۆرمان هەبوو مۆڵەت سەعب کرایتەوە بۆ ماوەی 6 مانگ بۆ ماوەی ساڵێک بۆ ماوەی 2 ساڵ بۆ ماوەی 3 ساڵ بەڵام ئێستا تێبینی دەکەین ماوەی نزیکی 2 ساڵە وەرگرتنەوەی مۆڵەت نییە. وەرگرتنەوەی مۆڵەت تەنها لە دەستەڵاتی دادگای تایبەتمەندە دادگای لێکۆڵینەوەش ناتوانانی فقط دادگای تایبەتمەند دەتوانانی وەرگرتنەوەی مۆڵەتی لێ بکات.
هەموو ئەو ڕێکار و سزا و تاقیکردنەوانە تەنها بۆ مەبەستێکە. بەرنامەی ترافیکیش ئەم مەبەستە ئاشکرا دەکات کە بریتیە لە پاراستنی گیان و سەلامەتی خەڵک و سەرنشین و شۆفێران و ڕێخستنی هاتوچۆ و نەهێشتنی ئەو جەنگەی سەرشەقام کە ساڵانە لە هەموو جیهان هەزاران ڕۆح دەکاتە قوربانی.